بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. صلاوي خوي قورتان لبي. السلام عليكم ورحمة الله. خوش حال من بخزمتان اقم إن شاء الله سركوتو بن تمنتان دريج بي و لا قناغكاني خوندن همولايا سركوتو بن. دەستخۆشی مەیە بۆ لقی ئەم بەڕێزەکە تەشریفیان فەرموو و سوپاسیان دەکەم کە منیشان بەشداری ئەم خەیرە کردووە. باشترین هەدیە کە من حەزم کرد بێنم بۆ جەنابتان سورەتێکی قورئانی پیرۆز بوو، ئەویش بریتە لە سورەتی الحیجر. سورەتی حیجر یەکێکە لەو ١١٤ سورەتەی کە قورئانی پێکهێناوە. هەموو سورەتێکی قورئان خۆی بۆ خۆی دەرمانێکە. ئێمە کە چین بۆ دەرمانخانە سەیرێکی نەبینین هەر ڕەفەیەک شتێکی تایە، حەبە، شروبە، دەرزیە، مەڵهەمە، فڵانە فڵانە، هەرێکێ لەمانە بۆ دەردێک بەکارێت، بەڵام هەرێکێک لەمانە لە دوای تەشخیص ئەم دەرمانە ئەنووسرێ و بەکارێت. کەلیمەی سوورە هەر ناوەکە خۆی لە زمانەوانی عەرەبیە بە واتایەکی یانی چی؟ یانی دیوار، یانی پەرژین. واتە من و تۆ ئەگەر ئەم قورئانە ئەم ١٤ سورەتە لە ژیانی خۆمانە وەکو دەرمان لە ڕەفەکە دامان گرت، کارمان پێکرد، بۆ هەر دەردێک دەرمانێکمان دەرهێنا، ئێمە ١٤ دیوارمان بە دەوری خۆمانە دروست کردووە. تکێ دەرەقەتت دیە؟ تۆ زۆر بەهێزی. من ئەم سورەتە ماڵبژارد وا ئەزانم ئەم سورەتە ئێستا دابەزیوە، ئالەم زروفە، ئالەم وەزعە، ئالەم کات و ساتە کە ئێمە تیایە ئەژین. سورەتی حیجر من ناڵم یانی چی تا کۆتایی سورەتەکە. ئەم سورەتە لە شاری مەککە دابەزیوە، هەموو ئایەتەکانی ٩٩ ئایەتە. لە دوای سورەتی یوسفەوە هاتووە، سەلامی خوای لەسەر بێ. کەی داوابەزێ؟ مسلمانان وان لەو پەڕی ناڕەحەتی، ئەشکەنجە و ئازار، قسە پێوتن، تعلیق لێدان، گاڵتەکردن، تەشهیر، مەسخەرەکردن، کوشتن، ڕاوەدوونان، حەبەشە، تائیف، هەتا دوایی. شتێک هەیە کە ئێشی ئینسان زۆرەکە، ئەویش بریتێ لەوەی کە بتکوژن باشە، بەڵام گاڵتەکردن زۆر ناخۆشە. تعلیقدان، شت لەسەر نووسین، بێ لەناو خەڵکیە بتزڕێنێ، ئەمە هەر هەمویان ئەو کاتە بازاری گەرم بوو. تۆیش بە حساب کەوتوتە شوێنی دینێک و ئەمە دینە و ئەمە شتێکی باشە و کەچی لەولاوە ئەو بەهێز تۆ بێهێز، ئەو بەتوانە تۆ بێتوانە، ئەو هەموو شتێکە تۆ هیچت پێ ناکرێ. تووشی چیە بی؟ تووشی ناوەمێدیە بیت. ئەیتر ئازایەتی ئەم دینە لەکوایە؟ خوای گەورە لەو کاتە ئەم سورەتەی دابەزێ. دای بەزان وەکو چۆن ئاگرێک کرابێتەوە ئاو بکەی بەسەریا، کوژاندیەوە. فێنکایی هێنا بە دڵی هەموو موسڵمانانە، بە پیا و ئافرەت و گەنج و بەساڵات چۆوە. ئێستەش لەم زروفی خۆمانە هەمان زروفە، بەڵام جلوبەر گۆڕاوە، ساڵەکان تێپەڕیون. ئەنا هەمان عەقڵی ئەو کاتە ئێستش هەیە، هەمان عەقڵی دوژمنکاری زیایی کردووە کەمی نەکردووە.
ئەمە بێتە دەرمان بۆ ئێمە. ئەوان چۆن بەکاریانە هێنا بوو بە دەرمان، بوو بە وزە، بوو بە هێز، ڕوبەڕووی گرفتەکان بوونەوە، ومێدی پێبەخشین، بەهێزی کردن، دیواری بۆ دروستکردن، بۆ ئێمە شەروایە. شتێک بوو لە ڕێکخراوی ئیقرا، لەوێ بووین کۆمەڵی قوتابی بەڕێز مۆڵەتیان وەرگرت. مۆڵەتەکە بیرم نییە هیچی بوو. وتەیەکمان هەبوو، وتمان ئەگەر قورئان تەنها بۆ ئەوە بێ لەبەر بکرێ، یعنی یەکێک لە سورەتی فاتحەوە تا سورەتی ناس هەمووی لەبەر بێ، نەک ئەوە ئێستا هەیە لە ناسەوە لەبەرەتی بە پێچەوانەوە تا فاتحە، یەکێک هەموو تەجویدەکەی بزانێ، هەموو قیرائەتەکان بزانێ، هەموو معناکەشی بزانێ. دیارە ئەم کەسە کەسێکی لێهاتووە بەڕاستی، ئەم کەسە کەسێکی بەهرەمەندە. ئەگەر هاتوو نەبوو بەکردەوە لە ماڵە، لە زانکۆوە، لەو بازارە، لەگەڵ هاوڕێیە، لەملە، لە سەفەر، لە شایی، لە شیوەن، لە فڵان لە فڵان، ئەمە نەبوو کاتام دەرمانە چییە؟ لە سەیدەلیە وەرمان گرتووە، بەڵام هێشتا سەرەکەی من هەڵ نەبچڕیەوە، هێشتا نەمان خواردووە، هەر لە ماڵەوە دامان ناوە، ئەڵێن ئەمڕۆ دکتۆر ئەم حەبەی بۆ نووسیوین. بۆچی بوو نووسیوی؟ بۆی بیخۆم، من دەردێکم هەیە، بیخۆم چاک ببمەوە. ئەگەر نەبوو بە خواردن و نەبوو بە کار پێکردن، ئیتر نابێتە شفا. وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين. ئیتر نابێتە شفا، ئەبێتە چی؟ ئەبێتە معلومات. معلومات زۆر جیاوازە لەگەڵ دەرمان و شفا. معلومات یانی تۆ بەس خەزنەکەی، معلومات دەخەیتە ناو مێشکتەوە، هەردێکمان هەیە پڕیەکەین 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 پڕیەکەین، لە معلومات پڕیەکەین، بەڵام بۆ دەردەکان دەری ناهێنین لە معلوماتەمە ئیسفادێ بکەین. ئەموو مشکیلەیەمە. ئەم سوورەتە یەکێکە لەو دەرمانانە. ومێ دەکەم کە بۆ خۆشم و بۆ ئێوەیش چارەسەری زۆرێک لە گرفتەکان بکە. ئەگەر ناوێکی ئەم سوورەتە بنین بڵین ڕێک باسی چیەکە؟ تەنها باسی یەک شتەکە، ئەو 92 ئاەتە، پارێزگاری کردن. خوا پارێزگاریەکە لە من و لە تۆ. یانی چی؟ من ئاەت باەت لەگەڵی ڕۆم و پێتان ئەڵێم کە چەند خوا جوان شتەکانی ڕێخستووە لەم سوورەتا و باسی پارێزگاری لەم بەندانەی خۆیەکە. سەرەتای سوورەتەکە بەڕێزان ئاەتی 3: ذرهم يأكلوا ويتمتعوا ويلههم الأمل فسوف يعلمون. چەند مهمە ئەو کافرانە، ئەو بێباوەڕانە وازیان لێبێنە، سەری خۆ قاڵمەکە پیانەوە، ماوەیەکی کەمە لە ژیانی دنیا کەڵک وەرەگرن، کەمێک ڕابێرن، کەمێک کاتیان هەیە سەرفیەکەن، دوایی وازیان لێبێنە خۆمان پاداشتیانە دەیدنەوە بە پێکردەوەکانیان، خۆیان باشەزان. هاتۆی تر دڵخۆشیەک و بۆیە خوایەک هەیە پشتیوانی ئەکا لە من، خوایەک هەیە بەرگری ئەکا لە من بەرامبەر بە بێباوەڕان. ئاەتی 3 باسی ئەمەکە. ئاەتی 99 باسی چیەکە؟ ئەخیر ئاەت سیرکەن: واعبد ربك حتى يأتيك اليقين. بەندایەتی خوای گەورەت بکە تا ئەو ڕۆژەی لە دنیا دەرەچی. یعنی تۆ ئیشی خۆ دیاری کراوە، سەرقاڵ مەمە بە ئیشی بێ باوەڕەوە، ئێمە یەنە بەردەسی ئێمە. تۆ ئیشی خۆ بکە تا مردن، ئەو ئیشی خۆیەکە تا مردن، هەردووکتان پاداشتان دەدرێتەوە. ئەو ئاەتەی کە لەم سوورەتا هاتووە کە
زۆر جوان مۆزوعەکەی ڕازاندووەتەوە ئاەتی نوێ إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون أما يتلوشي صدان جار بيوية ما درابي رقلم سورة هاتوا ئێمە خۆمان قورآنمان دابەزاندووە ئێمە خۆشمان پارێزگاری لێەکەین باشە ئەگەر خوایەک دیفاع لە کەلامەکەی خۆی بکە دیفاع لە قسەکەی خۆی بکە کە قورآنی پیرۆزە ئەی دیفاع لە تۆ چۆن ناکا کە لە بەریەکەی دیفاع لە تۆ چۆن ناکا کە ڕێزی ئەگری شوێنی ئەکەوی کردەوەی پێکی چۆن شتیوە هەرگیز کۆ نابێتەوە ئەم بە یەک کۆنە مدومەوە یعنی ئەگەر من دیفاع بکەم لە قسەکانی خۆم دیفاعیشم لەوە کردووە ڕێزی ئەم قسانەی منەگرێ ئەویان ئەوە خۆم پارێزگاری لێەکەم ئاەتی 16 بۆ 18 بەڕێزە چەند ساڵە ئاسمان و زەوی هەیە کەسمان نەزانین نایزانین هەندێک داتا ئەوترێ شەر نییە و داتایانە ڕاز بن ئەوەنە ملیۆن ساڵ ئەوەنە ملیار ساڵ هەر چنێک هەیە ئەگەر خانوویەک 50 ساڵ تەمەنی بێ کامێراوانیە دەڵێ ئەم خانووە بۆ هین باشە بۆ وێنەگرتن باشە بە کۆن بووە یان شتێکی لە پاڵا دروستەکەن ئیتر تێکی دێن خانوویەکی تازە دروستەکەینەوە مەلاین ساڵەخوا ئاسمان و زەوی دروست کردووە حەچی لە نهاتووە هەرم ئاسمانەیە لە ئادەمەوە تا کۆتایی مرۆڤ خوارەوە ئاسمانی دروست کردووە هەرو دانیشە دێفەرمێکی لە ئاەتی 16 ولقد جعلنا في السماء بروجا وزيناها للناظرين وحفظناها من كل شيطان رجيم ئەم ئاسمانەمان دروست کردووە بە ئەستێرەکان ڕازاندومانەتەوە پارێزگاریشمان لێ کردووە لە هەموو شەیتانێکی نەفرەت لێکرا شەیتان خۆ تەنها بەس ئیبلیس نییە ئەمەی کە ئێماڵێن شەیتانی ڕەجیم بەزمە بەسمان ئەوە بێ هەموو کەسێکە سیفەتی لە شەیتان بکە خوا فەرمێ چی ئەو ئاسمانەمان پارێزگاری لێ کردووە پارێزگاری لە زەوی 8 ملیار کەسە لەسەر زەوی ئەژیت ئەی چەند ملیاری تری لەسەر زەوی ژیاون ئەم زەوی هەر لە شوێنی خۆیەتی ئاەتی 19 والأرض مددناها وألقينا فيها رواسي وأنبتنا فيها من كل شيء موزون ئەم زەویەمان وا لێ کردووە فراوانمان کردو بۆیەوە هەمووی شاغ نییە هەمووی ئاو نییە هەمووی ڕووبار نییە هەمووی چاڵ و دۆڵ و شیو نییە بەشێکی زۆری تەخت خانووی لەسەر دروستەکەی بە ئۆتۆمبیل بەسەری ئاڕووی بە فڕۆکە بەسەری ئاڕووی ئەفەرمێ ئەم زەویە ئێمە دروستمان کردو بۆیەوە شاخیشمان تیاداناوە ئەو ساڵە 2018 بوو 2019 کاتێکەوە بوومە لەرزەکە ڕوویدا 15 چرکە بوو هەمووی ترسێکی لێنیشت هەر هەمووی حاڵەتێکی جۆرەی لە پشێوی لە لایەنی دەرونی خەڵکە پیا بوو خەستەخانەکان پڕبوون لەو خەڵکانەی کە شەڵەژانیان لە حاڵەتەکە بۆ پیا بوو ئەمەنە ساڵە ئەم زەویە دروست کراوە بە 15 چرکەکە حاڵەتێکی ناسایی ڕووەدا هەموومان ئەکەوینە چی ئەکەوینە زۆرێک لە خەڵکیەوە کاتە تەوبەی کرد شایەتمانیەنە تەوبەی کرد ئەم زەویە ئەم هەموو شتە ئەم هەموو هەسارە بە دەوریا خوافرێن من پاراستومە ئەم زەویە ڕۆژە نەمابینی شتێ بکەوێتە خوارەوە بڵێن وڵامە لە تا ئەستێرەیەکە کەوتوتە خوارەوە ئەمە زەویە ئەستێرەیەکی تر خۆی خشاند پیایە شوختێکی لەدایە شتێک ئاوایەکمان لێبێت من پارێزگاری لێ یەکەم ئەگەر خوایەک بتوانێ
پارێزگاری لە ئاسمان بکە بەبێ کۆڵەکە بیوەستێنێ، نە لە حیمی هەبێ، نە کۆڵەکەی هەبێ، نە هیچ هەبێ، بتوانێت پارێزگاری لە زەوی بکە. 8 ملیار کێشێ بە چەندێک بێ؟ ئەی چی لەسەر ئەم 8 ملیار چی دروست کردووە لەسەر ئەم زەویە؟ هەڵواسراوە بە بێوی بەسراوی بە شتێکەوە. ئێوە لە من باشتر لە ڕۆوە ئەزان. ئەی چۆن پارێزگاری لە موسڵمان ناکە؟ هەر موسڵمانێ گومانی هەبێ خوا پارێزگاری لێ ناکە، لەم قورآنە تێ نەگەیشتووە. وەکو وتم بەس معلوماتی کۆ کردوێتەوە، معلوماتی خەزن کردووە، نەبوو بەکردەوە. پارێزگاری لە تووشەکە، دیفاعت لیەکە. بەڵام وا گرفتەکە لەکوایە؟ ئەگە تەرزە ببارێ، تەرزە لی یاون تا ئێستا تەرزە ئەبارێ و ئێمەش وان لەو دەشتا لە شوێنەکە لە دووری چەند مەترێکەوە خانوویەکی تایە، دەرگاکەشی کراوەتەوە. معقول نییە من تەرزە لێم بدا دەست و سەر و قاچ و هەمووی ئازاری لێ بنیشە دەستکەم بە دوعاکردن بڵێم چی؟ بڵێم خانووەکە پەنات پێگرین لەم تەرزەیە، ئەو خانووە باڵ ناگرێ بێت وەلای من سەقفێکم بۆ دروستکە، ئەوە منە بەبێ بە قاچەکانم ڕابکەم بۆوێ. ئیتر ئەو خانووە پارێزگاری و لێکە. ئەمە زۆر وردە مۆزوعە. ئێمە ئێستا وامان لێهاتووە دانیشین ئەڵێن خوایە پارێزگاریمان لێ بکە، بەس قاچەکانمان ناخێنە جۆڵ، عەقڵمان ناخێنە جۆڵە. بیری لێ ناکەینەوە قسەیانی چی؟ یخۆ منیش جۆڵەیەکمەوە لە مۆزوعەکە. ئیتر دوایی کە گلەیی شەکەین ئەڵێن چی؟ وەڵا دوعام کرد، دوعاکان هیچی گیران نەبوو، هیچ ئەسەرێکی نەبوو. ئاخ دوعاکە چۆن کردووە؟ بە کام شێواز کردوتە؟ لا إله إلا الله حصني فمن دخل حصني أمن من عذابي وتراوة. لا إله إلا الله أفرمي چیە؟ ئەفرمێ ئەوە قەڵای خوایە، هەرکەس چووە ناوە قەڵاوە پارێزگاری لێکە. خەڵکەکە نەچۆتە قەڵاکەوە، هە لە دوورەڵێ قەڵاکە پەنات پێگرم ئەم تەرزە لێم نەدا، ئەم بارانە لێم نەدا، ئەم لافاوە بەری من نەکەوێ، بەڵام هەنگاویشی نەناوە. ئاەتی 42 بەڕێزان. ئەم ئاەتە بۆ ئێمە زۆر گرنگە لەم ژیانی خۆمانە. پارێزگاریکردنی ئینسانی ماندار لە کەیدی شەیتان، فێڵەکانی شەیتان، داوەکانی شەیتان، پیلان و نەخشەکانی شەیتان. ئاەتەکە چێ فەرمێ؟ إن عبادي ليس لك عليهم سلطان إلا من اتبعك من الغاوين. ئەمە ئیتر خوا مۆری لیاوە قسە، مۆری لیاوە. هەرە ڕۆژەی کە شەیتان ئیبلیس با بڵین لە ئاسمانە بێگوێیی خوای کرد، خوای گەورە فەرمووی چی؟ ئەمە شوێنی تۆ نییەتر، یاڵڵا بڕۆ. لەکوێوە هاتووی بڕۆ، نییە بەم ناوە. ئەویش وتوێژێکی لەگەڵا کرد، وتی دەی مادام دەرمەکەی چاریانەکەم نەوەکان ئێمە ئادەمە، هەر هەمویان بە شێوازێ لە شێوازەکان سەریان لێ شێوێن. خوای گەورەش فەرمووی بەندەکانی من، بەندەکانی من تۆ دەسەڵاتت نییە بەسەریانە. بەڕێزین ئەمە حەدیث نییە، ئەمە قسەی عالمی، ئەمە ئاەتی کەلامی خوای گەورەیە. بەندەکانی من تۆ دەسەڵاتت نییە بەسەریانە مەگەر کەسێک خۆی لار و قەڵب بێ وەکو تۆ دەرەقەتی بی. ئەی بۆچی ئێستا ئەم حاڵەتە دروست بووە کە هەمووی تووشی ئەوە بووەڵێ من ئەوەیەکیاڵێ من جنۆکە دەسی لێوەشاندوم، یەکیاڵێ من سحریان لێ کردوین، یەکیاڵێ تەنکی سەربان مندانەیەکی تایە، یەکیاڵێ ئەم شەو فەرشەکەم تەکاندووە، دوعایەکی تیاوە، یەکیاڵێ نا. ئەوە چییە؟ ئەوە ڕێک ئەم مۆزوعەیە. ئێمە خۆمان شل کردووە، خۆمان شل کردووە، هەرچی میکرۆب و غەزەب هەیە ڕووی کردوێتە ماڵەکان. قەناعەتمان لاواز بووە، بیر و باوەڕەکە سست بووە بەرامبەر بەخوا، سست بووە، زعیف بووە. دەر هەموو شتێ نییە
هەموو شتێ ئەوانەی کە تووشی هەندێک نەخۆشیە بن دکتۆرە لە چی ئەڵێمە ئەمە بەرگری لاواز بووە ئەبێ پارێزگایی لێ بکرێت لە ژوورێکی تایبەتە یەکێک ئەڵامەتی هەیە یەکێک نەخۆشی هەیە یەکێک شتێکی نزیکی ئەمە نەبێتەوە با توش نەبێت ئێستا ئێمە بەرگریمان لاواز بووە لاواز بچووکترین هەڵامەت میکرۆب ڤایرۆس شتێکی بەسیط کارمان بۆ مەقاومەکە نەماوە بەرگریەکە لاواز بووە ئەنا تۆ خوا بفەرمێ من دیفاع ئەولی یەکەم بەڵێ چی وەڵا ئەوە ئێمە سحریان لێ کردێ ئەوە جنۆکە هاتوێتە ماڵەکەمان جنۆکە خۆ چۆن ئەڵێ من ئیجازە نادەم کەس بێتە ماڵەکەی تۆ مەگە تۆ لە دەرەوە دانیشت وەکو خانووەکە تەرزایە بارێ داواکەی خانووەکە بێت بۆ لای تۆ شتیوان ناکرێ ئەو بەهەشتەی خوا بڕیاری داوە ئەمە مهمە ینی ئەمە هەموو موسڵمانە لەو کاتەوە نەک لە سەردەمی پێغەمبەری خوا سەلامی خوای لەسەر بێ لە یەکەم پێغەمبەرەوە تا کۆتایی کە ئیمانداران هەن و شوێنی ئەم دینە ئەکەون خوا فەرمێ پاداشتێکم بۆ داناون بریتە لە بەهەشت ئەم بەهەشتە پارێزگاری لی ئەەکەم تا ڕۆژەی وەچنە ناوی چەند خۆشە چەند مهمە بە چۆن پارێزگاری لێ بکە ودخلوها بسلام آمنين ورن بچنە ناو ئەو بەهەشتەی بەچی بڕۆنە ناوی بسلام آمنين بە سەلامەتی بەبێ ئەوەی تۆ هیچ مەترسیەکت لەسەر بێ بە خۆشیوە بڕۆنە ناوی نە کەسێ دەرە دەکا نە پێتەڵێن ئەمە وەرەقەیەکە دەدەینێ تۆ 5 ساڵ لە بەهەشتای دوای 5 ساڵەکە تەشی بەرە دەرەوە بێخەمی تر لە هەموو شتێ بێخەمی مێشکت خاڵیە بێتەوە لە هەموو ترسێکە ئەچیتە ناویەوە ئەگەر ئێستا کەسێک لە ئیقامەی بدەنێ لە وڵاتیە ئەڵێن چی ئەڵێن ئەوە چانسی بوو ئەوە ئین ئیقامەی وەرگرتووە لە وڵاتت تەواو بۆ خۆی دانیشتووە ئیقامەیەکی دایمی نییە مردن هەیە مادام مردن هەیە ئیقامەی دایمی نییە خی گەورە وەسفی بەهەشتەکە فەرمێ چی ئیقامەی دایمی تایە کە تۆ نامریتایە پارێزگاری کردووە لەمە ئەم سیفەتە بمێنێتەوە بەڕێزەکان ئەوانەی کە زۆر دەوڵەمەنن ئەوانەی کە من تۆ سریانەکەین لە تەلەڤیزیۆن لە مۆبایل ئەی بیسین ئەی بینین ئەڵین ئامە ژیانێکی بەڕاستی عەجایبی هەیە تۆ نایبینین دیوەکانی تر نابینینەوە بەڵام خوا کە وەسفی بەهەشتت بووە کافرمێکی لا يمسهم فيها نصب وما هم منها بمخرجين ئەوەی پێی بڵێ ناڕەحەتی ناخۆشی نەخۆشی ئەم کەسەی چووە بەهەشت ئەم کەسە نایبینێ یەکێکم بۆ بێنە نەچوو بێتە خەسەخانە یەکێکم بۆ بێنە ڕۆژە لە ڕۆژان نەخۆش نەکەوت بێ یەکێکم بۆ بێنە بڵێ من تەمەنم 20 ساڵە تا ئێستا هیچ خەفەتێکم نەبووە لەم سەرزەویە دەست ناکەوێت لە کچی دەوڵەمەند لە کوڕی دەوڵەمەند لەوەی کە لە عومریا بە ئیشارەت خەڵک بانگەکە و پاسەوان بانگەکە لە بەهەشتا خوا فەرمێ چی شتێ ناوی ناڕەحەتی و ناخۆشی و شەکرە و زەخت و خەفەت و ئەمە ئیمتیحانە و بەیانی کۆرسە و دوو بەیانی فڵانە و وەرە و ڕاکە و دوای شەر و نەزانی نیوەی تەمەن تەواو بووە هێشتا نیوەی شەکە و دیار نیە فەرمێ لە بەهەشت ئەمانە هەڵگیراوە بەس ئیسراحەتەکەی تو پاداشتی ئەو مانوبوونەت ئەدەمەوە لە دنیا لەگەڵ منابوویت بەڵێنم پێدای باوەڕت پێبوو منت نەبینی ئیمانت هێنا پێغەمبەرت نەبینی شوێنی کەوتی بەهەشتت نەبینی ئیشت بۆ کرد ئەوازای ئەمە کەم ئەم شتانە ئاەتی 36 تا ئاەتی 40 خی گەورە باسی ئەو توێژە ئەکا لە نێوان خۆی و ئیبلیسە دیارە ئیبلیس کاتێ ناوەمێد بوو وتیان سوژدە بەرە بۆ ئادەم سوژدەی نەبرد
دەمارگیری جۆڵا و سوژدەی نەبێت. خوای گەورەیش فەرمووی چی؟ بڕۆ نابێ لێرە بمێنیت، ئەمە ئیتر جارێکی تر شوێنی تۆ نییە. ئەویش داوای چی کرد؟ وتی فانظرنی إلى يوم يبعثون، خوایە بمهێڵەرەوە تا ڕۆژی قیامەت، من نەمرم، وەکۆم خەڵکە نەمرم، تەمەنی من درێژکە. ئیشی هەیە کە تەمەنی درێژکە، وە لە خۆیەوە بۆ خۆشی نەیوتووە. ویستی تۆڵە بکاتەوە بەم قسە. خوای گەورەش فەرمووی من مۆڵەتە دەدەم إلى يوم الوقت المعلوم، تا ئەو ڕۆژەی من دیاریم کردووە کە پێڵەن ڕۆژی دیاری کراوی قیامەت، ئەوە تۆ مۆڵەت بە فەرموو بزانم چێکی. گوێ بگرن بەڕێزان. شەیتان وتی من لە ڕاست و لە چەپەوە، ئەوەی بە خەیاڵی بەشەرانەیەت، مادام من دەرکرام لەسەر ئەم ئینسانە، هەرچی بێ بە خەیاڵمە بۆیان ئەەکەم لە دژیان، بەڵام دەرەقەتی یەک تاقم نایە. مخلەسین، ئەوانەی بەس لەبەر تۆ ئیشەکەن. من خۆی توێتی ئیتر تۆ چۆنە ترسی شەیتان بێ؟ ئەوە من لایەنی نەفسیم ڕووخاوە هەستەکەم، ئەڵێم جنۆکە وای لێ کردم، لایەنی نەفسیم لاواز بوو هەستەکەم، ئەڵێن وەڵا فڵان کەس نوشتەی لێکراوە یا دوعای لێکراوە، خۆم هەستم بەوە کردووە. ئەم سوورەتە بۆ ناو نراوە حیجر. ئەم ناوە لە چی هاتووە؟ بەڕێزان حیجر شوێنێک وەکو قەڵایەک، وەکو شوێنێکی مەحکەم، هۆزێکە بوون بە ناوی هۆزی چی؟ هۆزی سەموود. پێغەمبەرەکان ناوی ساڵح بووە، سەلامی خوای لەسەر بێ. لە قورئانی پیرۆزە لە چەندین شوێنە ئەم پێغەمبەرە و ئەم قەومە باسییان لێوە کراوە. زۆر دڵیان خۆش بوو بەم قەڵایە، هەر ناڕەحەتیەک بووایە پەنایان بر بۆ قەڵاکەیان. قەڵاکەیان ناوی چی بووە؟ حیجر. کاتێکە ساڵح پێغەمبەر هات و سەلامی خوای لەسەر بێ، پەیامەکەی بۆ ڕوونکردنەوە و وتی ئەمە وشترێکە و ئەو شترەکەتان بە چاوی خۆتان بینیتان لەم شاخەوە هاتە دەرەوە، دە ئیمان بێنن. دەباتیەوە ئیمان بێنن، دەستیان کرد بە پیلان گێڕان بۆ سەربڕینی وشترەکە. لە سوورەتی قەمەرە باس کراوە، گەنجێکیان هێنا وتیان هەرچی داوا بکەیت دەینە، ئەم وشترمان بۆ سەر ببڕ. فتعاطى فعقر، خۆی سەرخۆش کرد و وشترەکەی سەربڕی. خوا نافەرمێ ئەو گەنجەمان لە ناو برد. لە سوورەتی شەمسا چیە فەرمێ؟ فدمدم عليهم ربهم بذنبهم فسواها، هەموویانمان لە ناو برد. بۆ هەمووی بەشدار بوو، یەکێ بەدڵ پێی خۆش بوو، یەکێ تەشویقی کوڕەکەی کرد. ئافرەتێک گوتی من کچەکەی خۆمە دەدەمێ بەس سەری ببڕیت، لە ماڵیشەوە بوو، بەڵام بەکردەوە بە نیەت بە عەمەلی لەگەڵ مەوزوعەکە بوو. کاتێکە خوا هەڕەشەی لێکردن وشترەکەیان سەر بڕی، بە ساڵح پێغەمبەر وترا پێیان بڵێ لە کاتێکی دیاری کراو خوا لە ناوتانە بە. تەنیجا ئەمە ڕەشە و گوڕەشەی بۆ چییە؟ ئێمە قەڵامان هەیە، ئێمە حیجرمان هەیە، ئەچینە ناو ئەو قەڵایەوە، بە زۆر چوزانەیە، چوزانێ ئەم قەڵا کامەیە و چوزانی هێزی خوا کامەیە. بەڕێزەکان چوونە قەڵاکە و خوای گەورە لە کاتێکی تەوقیتێکی دیاری کراو خوای گەورە لە ناوی بردن. ئاەتی 80 بۆ 82. وكانوا ينحتون من الجبال بيوتا آمنين. زانن چەند بەدەسەڵات بوون. فەرمێ خوا لە شاخەکان هەڵیانە کۆڵی، شاخەکانیان هەڵە کۆڵی خانوویان دروست کرد.
قەیسەریەیان دروستە کرد دوکانیان دروستە کرد بێ زۆر بەهێز بوو بە شەرتێ ئامێرێکی ئەم سەردەمە لە بەردەستیان نەبووە دەقاقێکی نەبووە حەفارەیەکی نەبووە ئامێرێکی لە بەردەسا نەبووە لە شاخەکان ماڵیان دروستە کرد یان پەنابین بۆ ماڵەکانی خۆمان وا فەرمێ چی لە ئایەتی 83 فأخذتهم الصيحة مصبحين بەیانیەک زوو وا فەرمێ ئێمە بە هاوارێکی گەورە بە دەنگێکی گەورە ئەو قەوممان لەناو برد ئەی نازی بە قەڵاکەیە وای زانی قەڵاکەی پارێزگاری لێکە ئێمە لەناومان بردن باقلی کێیە دێسە 4 دانە مانگە مسلمانانی غەزە تۆپباران نەکرێن تۆپباران کام تۆپباران تۆپبارانێ کە هیچ سنوورێک نییە لەسەر زەوی بۆ ئیسرائیل دژایەتیە و شارە بکە 40 کیلۆمەتر پانە و شارە بە قەو سلێمانی 4 دانە مانگ حەچی چەکی پێشکەوتوو هەیە لەسەر زەوی لەو شارە تاقین کردەوە لە 1 تەنی لە 2 تەنی لە 3 تەنی داوێنە بەم لەو خەڵکە ئەم شارە بۆ ئیرادەی نەشکە ئەو خەڵک هەستی لاواز بووە لەمە ئەمە ورد نابێتەوە ئەم هەموو وڵاتە و لەگەڵا بێ ئەم هەموو وڵاتەش دژت بێ کە بە حساب براتە بە ناوی عەرەب کەچی هێشتا ئەمان مەرجدانین بۆ ئیسرائیل ئەڵێن ئێمە ڕێک ناکەوین ئێمە ئامادەی دانوستانی ئەمە کێ ئەمە هێزەی پیاوە ئەمە کێ پارێزگاری لیەکە خۆیەتی خۆی بەرگەی چەند هەگرێ مەگەر خۆی کێیە مەگەر لە پۆڵا دروست کرا پۆڵایش بێتویتەوە ئەوە خوای پارێزێ خۆی تەسلیمی خوا کردووە خۆش دیفاع لەوەکە بێ ئەوە تەسلیمی بی مناڵەکەی کوژراوە باوکی کوژراوە مێردەکەی کوژراوە 4 جەنازە کەوتووە 5 جەنازە کەوتووە ماڵەکە ڕووخاوە ئەڵێ چی حەسبونە الله وەنیعم الوەکیل خۆشتیتر ناڵێن ئەمە دروشمیان یەکی ئەمە دروشمی بێ خۆ چۆن پارێزگاری لێ ناکە ئەو وعدەی بێنێتە دی نایژێڵێ خوا کەسێک بێ پشتیوانیان لێ بکە ئەڵێ بەس خۆم پشتیوانیان لێەکەم نەوەکو سبێنێگە سەر کەوتنێکی بڵێ ئێمە نەبووین ئەمانە سەر ناکەوتن خواوانیشی خستە دوا ذرني ومن خلقت وحيدا وجعلت له مالا ممدودا وبنين شهودا ومهدت له تمهيدا ثم يطمع أن أزيد چەند جوانە وایەتانە خۆت لادە محەممەد خۆت لادە خۆم دەرەقەتیە خۆم چاریەکەم ئەوە چاریانەکە بەسکەی هەست و نەست و بوون و نەبوون و حەچی شتت هەیە بیخیتە ئەولاوە بڵێ خوایە من هیچ نازانم هەمووی تەسلیمی تۆکە خوای دە دیفاع لێکە بەس خۆم بە عاقڵ زانی چاکەکان بگەڕێنمەوە بۆ خۆم خراپەکانیش بڵێم قەزا و قەدەر بوو خۆ چۆن دیفاعەکە لە شتیوە خوا یاسای ناگۆڕێ خوا یاساکەی لەگەڵ کەسێکایە بۆ پارێزگاریکردن هەموو شتێکی خۆی تەسلیمی خوا بکە خۆش هەموو ئەم کەونە مسەخەرەکەوەی تۆپە تەقێ نای پێکێ ئەم فیشەکێگە تەقێنێ ئەکوژێ دەبابەیەک 10 ملیۆن دۆلاری پێدراوە قەرارە 60 مەتر چواردەوری خۆی مارێک بجوڵێتەوە پێی بزانێ بڵێ ئەوە مارە لە شاشەی دەبابەکە گەنجێک بە پێڵاو نییە لە پێیا یەت ئارویجیەکی ژەنگاوی پێوەنێ لەکوێ پێڵەن خاڵی سفری ترە هیچ مەسافەیە نەماوەدەوە ئەم دەبابە ئەوە بە ئاسمانە ئەمە کێ وای کردووە ئەمە کێم چاوانەی کوێر کردووە کێ ئەم هێزەی لاواز کردووە کێ هێزی داوە بەمە کێ قووەتی داوە بەمە کێ ئێوەمانە سەرکەون ئەو خوایە ئەو خوایەیە کە موسڵمانەکانی بەدری سەرخست ئەبێمانش سەرخە ئەی وا نەزانی هەر ئەو سەردەمێکی مێژوو بۆ کۆتایی هاتووە تەواو نەبووە ئەو دووبارە بوویەوە ئێمە شەڕوای ئەبێ یەکێک لە ئێمە لە منەوە تا جەنابتان
سێری خۆی بکە بزانێ چەندێکی خۆی تەسلیمی خوا کردووە، یعنی لە ساعت چەند تۆ لە ساعت چەندی خۆت تەسلیمی خوا کردووە. خوا ئەوەنە لە سەدا ئەوانەی ئەم کەونە بۆ تۆ مسەخەرەکە، لە ئاسمان، لە زەوی، لە فریشتە، لە هەرچی شتێ کە بە خەیاڵی من و تۆشان نەیەت. بەوەڵن چی؟ پێڵێن موعجیزە. موعجیزەت بۆ خەڵقێنێ. ئەم سورەتە باسیەوەکە ئەگەر خەڵکی لەگەڵ خوا بوو پارێزگاری کرد لە خۆی، خوای بە گەورە زانی، بەندەی بە بەندە زانی، قەناعەتی هەبێ بم قسانەی خوا کەڵێ من پارێزگاریت لێ یەکەم، ئاوا بەندایەتی بکە، خوا پارێزگاری لێ یەکەم سەریەخە. ئەخیری بابەتەکەم و ئەخیری قسەشم ئاەتی 97 98 99 چێ فەرمێ؟ ولقد نعلم أنك يضيق صدرك بما يقولون. چاکە زانین تۆ ئەی محەممەد صلى الله عليه وسلم دڵت تەنگە بێ ئەمانە باوەڕ نایەنە، دڵت بێتاقەتە بێمانە باوەڕ نایەنە، خەفە دەخۆی بێ خەفەت خۆی تەلەبەکەی زانکۆی پاڵت باوەڕی نێنەوە، خەفەتی شەو دوعای بۆ بکەی، نەک بڵێ من چاکم ئەو بێدینە، من باشم ئەم عیارەکەی لاوازە، کێڵێ خەتای من نەبووە ئەو شوێنی ئەم دینە نەکەوتووە، بێ خەفەتی بۆ بخۆی وەکو پێغەمبەری خوا. فسبح بحمد ربك وكن من الساجدين. حەمد و سپاسی خوا بکە یەکێک بە لەوانەی کەوا سوژدە ئەبا بۆ خوا، بە سوژدەبردن، بە سوپاسکردن، بە نوێژکردن، بە پابەندبوون خوا پەرهێزگاری خۆی بۆی مەزیاوەکە. ئەخیر ئایەت واعبد ربك حتى يأتيك اليقين. بەندایەتی خوای گەورە بکە تا ئەو ڕۆژەی یەقینت بۆ دروستە بێ کە گەڕانەوەی ئینسانە بۆ لای خوا. خوای گەورە هەموو لایە بپارێزێ، پارێزگاریمان لێ بکە، ئێمەش لەو بەندانە بین کە بتوانین هەموو شتێکی خۆمان تەسلیمی خوا بکەین تا خوای گەورەش هەموو شتێکی خۆی بۆ ئێمە فەراهەم بکە. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه.